لە هەفتەی 22 خولی نایابی تۆپیپەی کوردستان یانەی سۆران لە نێو یاریگای خۆی و لە بەردەم هاندەرانی میوانداری یانەی شەقڵاوەی کرد. لە دەستپێکی یاریەکە یاریزانانی یانەی شەقڵاوە باشتر دەمیدان و لە خولەکی چوار یاریزان شەمزین یاسین توانی گۆڵی یەکەم بۆ یانەی شەقڵاوە تۆمار بکات. هەروەها لە خولەکی هەژدا لەلایەن یاریزان ئامانج ئەکرەم گۆڵی دووەم بۆ یانەی شەقڵاوە تۆمار کرام. ئەم خۆشیەی یاریزانانی یانەی شەقڵاوە زۆری نەخایاند و چەند خولەکێک دواتر ئەحمەد سەلام گۆڵی یەکەمی یانەی سۆرانی تۆمار کرد. گێمی یەکەم بەو ئەنجامە کۆتایی هات. گێمی دووەمی یاریەکە دەستی پێکردەوە. یاریزانانی سۆران دوای چەند گۆڕانکاریەک توانیان لە یاریەکە باڵادەست بن و لە خولەکی 57 هەرهەنگوریا گۆڵی دووەمی یاریەکە و یەکسانبوونەوەی تۆمار کرد. هەروەها لە خولەکی 86 وەزاع مالیک توانی گۆڵی سێم و سەرکەوتن بۆ یانەی سۆران تۆمار بکات. لە کۆتا خولەکەکانی یاریەکەشدا ناوبژیوان هەریەکە لە ڕەنجا و مستح یاریزانی یانەی سۆران و شەمزین یاسین یاریزانی یانەی شەقڵاوەی بە کارتی سوور کردنە دەرەوە. یاریەکە بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە بەرژەوەندی یانەی سۆران کۆتایی هات. ئەمڕۆ لە بەرامبەر یانەی شەقڵاوە سەرەتایەکی خراپ دەستمان پێکرد. ئەوە بوو لە گێمی یەکەم 2 گۆڵمان خوارد. لە گێمی دووەم ڕایەنەر چەند گۆڕانکاریەکی کرد. سوپاس بۆ خوا توانیمان 3 گۆڵ بکەین. ئەو برنەوەیە بۆمە زۆر مهم بوو. ئەچینە خانەی پێشەوە لە ڕزبەندی پێشەوە نزیکە بووین. پێویست بوو براوە بین. ئەلحەمدولیلا ئامانجەکەمان پێکا. وەکو دەیبینین یاریێکی زەحمەت بوو ئێمە لەناو یاریگای سۆران لەبەرەوە هەموو بەردەم هاندەرانە. وەکو بینیتان شەوتی یەکەم ئێمە زۆر باشن توانیمان لە 10 خولەک 2 گۆڵ تۆمار بکەین و فرسەی زیاترمان گۆڵ هەبوو. ئیدی خوا موفەقمان نەکرد. ئینشەڵا بتوانین لە یاریەکان تعویز بکەینەوە پیرۆزە لە سۆران لە جەماوەرەکانیان. بەم ئەنجامە یانەی سۆران خاوەنی 30 خاڵە و لە ڕێزمەندی چوارەم دێت و یاری داهاتووی لەگەڵ یانەی چوارقوڕنە دەبێت. هەرچی یانەی شەقڵاوەشە لە ڕیزبەندی شەشەمە و خاوەنی 29 خاڵە و یاری داهاتووی لە نێو یاریگای خۆی لەگەڵ یانەی شێروانە دەبێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.